فتنەکەی زۆر گەورەیە. لە ڕوايەتەکانە ئەڵێ یەک کەس ئەتوانێت زیندوو کاتەوە بە حەقیقی، یەک کەس ئەتوانێت زیندوو کاتەوە. هەموو شوێنەکان داگیرەکە ئەوە پەلاماری مەدینە بدە. مەکە و مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەلائیکە لێ وەستاون کە هەیە ئەدەن لە نێوچەوانی ئەیگەڕنەوە، ناتوانێت داخل بۆ دوو شوێنە بێ. گەنجێکی زۆر ئازا ئەهلی دین لە ناو مەدینەوە یەتە دەرەوە. بە پێی هەندێک ڕوايەتەکان ئەفەرمێ ئەتباعی دەجال ئەیگرن. بۆ کوێ؟ ئەڵێ وەڵا ئەچم بەرەو لای دەجال، ئەبێ پێ بسەلمێنم کە خوا نییە. هەموویان ئەیانەوێ بیکوژن. یەکێکیان ئەڵێ ئەمری پێ نەکردن خوای ئێمە کە ئەمە بکوژین، با بچێ بۆ لای، ئەگەر بڕیاریدا ئەو کاتە ئەیکوژین. ئەی بەنە بەردەم دەجال، ئەڵێ شاهیدی ئێم لە بەردەم خوایە، هەموو فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی هاتنە دی. بەخوا ئەی کوێر تۆ دەجالی، خوا قەت کوێر نییە، تۆ ئەعوەری، چاوکت کوێرە. هەموو ئەو صیفەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتوێتی هەمووی لە تۆیە هەیە. ئەڵێ ئەویش سەیری خەڵکەکە کام قۆمەقۆتیانە دروست ئەبێ، هەندێکە شتی بیرەکەوێتەوە، بە تایبەتی ئەوانەی موسڵمان بوون و شوێنی کەوتون. ئەڵێ ڕووە کاتە خەڵەکە و ئەڵێ ئەگەر ئەم گەنجە دوولەت کەم، زیندوی کەمەوە، قەناعەتەکەن کە درۆەکە؟ هەمووی ئەڵێ بەڵێ قەناعەتەکەین. ئەڵێ شمشێرێکە هێنن وەکو مشار ئەدەن لە ناوەڕاستی سەریەکەن بە دوولەتەوە. ئەفەرمێ ئاوا لایەکی بەم لە ئەکەوێ لایەکی بەو لە دەجال بە بەینی لاشەکەیەت و ئەڕوا دوای ئەمر ئەکا دروست ئەبێتەوە ئەم گەنجە. ئەڵێ ئەم گەنجە کە هەڵ ئەسێتەوە، ئەڵێ ئێستا بە یەقین شاهیدی ئەدەم کە تۆ خوانیت و دەجالی، چونکە کە من مردم بینیم کە خوایەکی تر هەیە تۆ خوانیت. ئەم جارە بڕیارەدا بە کوشتنی ئەیکوژن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی ئەم فتنەی دەجالا و کە چۆن سەرزەوی داگیرەکە ئەخیرەن قلەتێکی موسڵمانان ئەمێنێتەوە. لە چەند مزگەوتێکی کەمە، هەندێکی لە شام کەمێک ماون لە موسڵمانان لە ناو مەکە و مەدینە، هەندێک پیاوی ساڵح کە ڕویان کردوتە ئەوێ ماون. لە ناو بەیت المەقدس و مزگەوتی تووڕە هەندێک موسڵمان گیریان خواردووە، نازان چی بکەن. ئەلێرە ئەم فتنەیە وردە ئیتر بەرە کۆتایی ئەڕوا و چل ڕۆژی خۆی تەواو ئەکا، بەڵام ئەم چل ڕۆژە چۆنە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژی یەکەمی دەجال بە 1 ساڵ ئەڕوا، ڕۆژی دووهەمی بە 1 مانگ، ڕۆژی سێهەمی بە 1 هەفتە. ئەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن؟ ئەی ئێمە چی بکەین بۆ نوێژەکانمان؟ سەری ئەسحاب بکەن، بیریان لای نوێژەکانە باش ئەگەر ساڵێ بێ ئێمە چۆن نوێژکەین؟ ئایا هەر نوێژی ڕۆژێ بکەین 5 دانە؟ ئەفەرمێت تەقدیری ڕۆژەکان بکەن و نوێژەکانی خۆتان لە کاتی خۆیان جێبەجێک. ئەلەم کاتە عیسا عەلەیه السەلام یەتە خوارەوە، بە هاتنە خوارەوەی عیسا عەلەیه السەلام کۆتایی بە دەجال دێ. وردە چۆن خوێ ئەتوێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئاوا دەجال ڕائەکات و ئەتوێتەوە، تەنها 1 حربەی بچووکی عیسا عەلەیه السەلامی بەرئەکەوێ. وردە کۆتایی پێ.